نەوینمدایە ئەی بڵبڵی گوڵزاری ژینمدایە تەسکین دەری زام و برینمدایە پیشاندەری ڕێبازی دینمدایە چی بڵێ لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە چی بڵێ لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە سەرچڵدایە عەتری هەناسە خۆشتر لە سومبڵدایە نێونیگای جوانت سوکنایی بۆ دڵدایە شیری خاوێنت خاوێنتر لە گوڵدایە ئەی فیدای هەناسە دبمدایە ڕووناکی چاوەم لە نێونیگای تۆدایە ئەی فیدای هەناسە دبمدایە ڕووناکی چاوەم لە نێونیگای تۆدایە لایەکەت ڕازی سازی ژیندایە دارە دارەکەت بەزمی عاشقیندایە ئەڵڵا ئەڵڵاکەت گوڵزاری ئایندایە ئامێزی گەرمت بۆ گیانم تەسکیندایە چۆن بکەم باسی جوانیتدایە کە جوانی عالەم لە نێونیگای تۆدایە چۆن بکەم باسی جوانیتدایە کە جوانی عالەم لە نێونیگای تۆدایە دەرونی سازتدایە قوربانی نیگا سەراسەر نازتدایە خۆم بە فدای دوعا ڕاز و نیازتدایە بێداری شەو چاوانی بازتدایە چەند خۆشە ناوی جوانتدایە کە بەهەشتی خوا لاژێر پێپاکتدایە چەند خۆشە ناوی جوانتدایە کە بەهەشتی خوا لاژێر پێپاکتدایە چەند خۆشە ناوی جوانتدایە کە بەهەشتی خوا لاژێر پێپاکتدایە چەند خۆشە ناوی جوانتدایە کە بەهەشتی